سنێوێ بەڕێزان من ئەلەندکە عەلی دەرچووی بەشی IT بە پلەی یەکەم لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ ساڵی 2024 بۆ 2025. پێم خۆشە لەم کۆمەڵە ڤیددیۆیی کە ئینشاءڵڵا بەڕێوە ئەبن لە یوتیوبەکەمە باسی ئەم چەند چاپتەرەی فڵەتەر بکەین کە بۆ هاوڕێیانی قۆناغی سێی بەشی نێتۆرکن لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە کۆلێژی ئینفۆرماتیکس. من عادەتم وایە بەڕاستی کە پێم خۆشە شت زۆر بەوردی باسکەم، زۆر بەوردی، ینی جار هەیە کەسێک ئەگەر بیاوێ شتەکە بە سەتحی وەربگرێ لەوانێ لێم بێزار بێ وێ پێم خۆش بوو بیکەم بە ڤیددیۆ بۆی کە هەر کەسێک حەزی لە وردەکاریە نەبێ بیپەڕێنێ. بەڵام بەڕاستی من ناتوانم پێتان بڵێم کە چی گرنگە چی گرنگ نییە، چونکە من بەڕاستی تەبیعەتی بۆم لە مامۆستاکە نازانم و هەمووشی بە گرنگ ئەزانم بۆ هەر کەسێکە حەزی لە بوارەکە هەبێ و پێم وابێ بوارەکە لە هەرێمی کوردستانی شاشتەیەکی باڵین بوارێکی زۆر گرنگە، ئەوە زانراوە لە لای زۆر بمان چکە داهاتوویەکی زۆر گەش و نایابی هەیە ئەگەر هەر کەسێ بچێتە ناویەوە و پەیوەندێکی باشی لەگەڵ بزنسەکانە هەبێت بەمەرجێ وەکووتم زۆر باش بێتایە و بە ئاسانیش باشە بیتایە چونکە ئەم بوارە سەرچاوی زۆر هەیە لەبارەوە. هەر پێم خۆش بۆمار وەکو پێشەکیەک بێت 4 چاپتەر لە بەردەممانە ئەبێت ئینشاءڵڵا بۆ هەر کەسێکە بیاوێت لەم بوارەیە شارەزا بێ بەگشتی من خزمەت یەکەم لە ڕێم ڤیددیۆیانەوە و